ڕۆژی هەینی ڕابردوو پەرلەمان و کۆمیسیۆن لەسەر پرسی هەڵبژاردن کۆبوونەوە و بڕیاریاندا ڕۆژی یەکشەممە پەرلەمان وەڵامەکانی کۆمیسیۆن تاو توێ بکات و پرسی ئەنجامدانی هەڵبژاردن یاخود دواخستنی پەسەند بکەن. بەڵام کۆبوونەوەکەی پەرلەمان جارێکی تر بۆ ڕۆژی چوارشەم دواخرا. پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت بە بڕیاری سیاسی حیزبەکان پەرلەمان کۆ دەکرێتەوە و یاری پێ دەکرێت. ئەمەش ڕۆڵی پەرلەمانی تەواو کەم کردوتەوە. گەمان لەوە نییە پەرلەمان چییە کاتچکە ئێستا پەرلەمان کۆکرێتەوانێ بە بڕیاری حیزبیەوە بە بڕیارێکی حیزبی لە شەو ڕۆژێکا سێ جار کۆبوونەوەی پەرلەمان تاجیلەکرێ بۆیە ئێمە لە 15ەوە کە بەیاننامەی خۆمان ڕاگەیان وتمان ئەمە درێژە پێدەری کودەتاکەی 12 ئۆکتۆبەری 2015 تا ئێستا ئێمە بەشداریمان نەکردووە. بەڵام بەسەبارەت بە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان ئێمە لەگەڵ درێژکردنەوەی ماوەنین بۆ هیچ موسسەیەکی دەستوری. لێرەیە پێشێلکردنی حەقی خەڵکی کوردستانی تایە لەوەی کە تۆ مافێکی لێ زەوت دەکەی کە بریتێ لە مافی هەڵبژاردن. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت ڕۆژی چوارشەم پرسی هەڵبژاردن لە پەرلەمان تاو توێ دەکرێت و بڕیاری لەسەر دەدرێت. هاوکات دەشڵێت وەک پارتی هەوڵ دەدەن لە زووترین کاتدا هەڵبژاردن ئەنجام بدەن و لەگەڵ درێژکردنەوەدانین بۆ بەرژەوەندی حیزبی بەڵکو درێژکردنەوەیەک بێت بۆ تەواوکردنی کارەکانی کۆمیسیۆن. ڕۆژی چوارشەممان پرسە لەلایەن پەرلەمانی کوردستان تاوتوێ دەکرێت و دوای گوێگرتن لە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە ڕۆژی هەینی کە کۆبوونەوە کرا راپۆرتێک حاضر کراوە و لیژنەی یاسایی دراسی راپۆرتەکە دەکات و دەیخاتە بەردەم ئەندامانی پەرلەمان و ئەم پرسە لەلایەن پەرلەمانەوە بڕیاری دێدەدات. ئێمە لەگەڵ ئەوەین کە بە زووترین کات هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت. جا ئەگەر لە ڕۆی تەکنیکیەوە بۆ ماوەیەکی کورت نەتواندرێ ئەم پرۆسەیە بەڕێوە بڕوە دەبێ هەوڵ بدرێت لە ماوەکە زۆر کورت بێ و درێژە نەکێشێت. هاوکات لیستی تورکمانیش دەڵێت ئەوان هیچ کات لەگەڵ پێشێلکردنی مافی خەڵک نین و هەوڵ دەدەن کار بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بکەن لە کاتی خۆیدا. وەکو تورکمان و پارتی گەشەبێدانی تورکمان دەمانەوێت هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێتن چونکە ئێمە ئامادەکاریەکەمان تەواو کردیە و زۆربەی لایەنەکانیش دەیانەوێت هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت. پەرلەمانی کوردستان بەنیازە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانیش بەشداری هەڵبژاردن بکات لەو ناوچانەی کە ڕیفراندۆم ئەنجام درایە هەڵبژاردنیش لێ ئەنجام بدرێت تاوەکو نوێنەریان هەبیتن لە پەرلەمانی کوردستان ئەوە پێویستی بەکات هەبیت دەبیتن. هاوڵاتیانی هەرێم بۆ ماوەی 4 ساڵ دەنگیان بە حیزبەکاندا تاوەکو لەو ماوەیەدا حکومڕانی هەرێم بەڕێوە ببەن. ئەو ماوەیەش دوای چەند ڕۆژێکی تر کۆتایی دێت و بە پێی یاسا دەبێت هەڵبژاردنێکی تر ئەنجام بدرێت. بەڵام لە ئێستادا دەنگۆی پێشێلکردنی ئەو مافە دروست بووە بە تایبەت لەلایەن سێ هێزی دیار کە مەبەستیانە بە دواخستنی هەڵبژاردنەکان ئاستی جەماوەریان بەرزکەنەوە. ئەمەش دووبارە نیشانەی پرسیار لەسەر ئەم هێزانە دروست دەکات جگە لە کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان کە هەمیشە داهکۆکیان لەسەر خستنی یاسا کردووە بە توندی دواخستنی هەڵبژاردن ڕەت دەکەنەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.